سیمبولی پێشمەرگەیە لە دەواازەی شاری کەرکووک کە ماوەی 6 ساڵە ئاڵای کوردستانی لەسەر داگیراوە و ئاڵای عێراق خراوەتە جێگەکەی. حزبە کوردیەکانیش هۆکاری ئەمە بۆ لاوازبوونی پێگەی کورد لەو شارە دەگێڕنەوە. حزبە کوردیەکان و بەتایبەت یەکێتی و پارتی بانگەشەی بەهێزکردنەوەی پێگەی کورد لە کەرکووک دەکەن، بەڵام ململانەیەکی توند لە نێوانیاندا هەیە و هێرشەکانیان بۆ سەر یەکتریش لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا بەردەوامە. یەکێتی دەستپێشخەری کرد بۆ ئەوەی لیستێکی یەک هەڵوێست و یەک ریز لە نێوان هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانیەکان بێتە ئاراوە و لەدایک بێت لە پێناوی ئەوەی دەنگێکی زۆر بەدەستبێنین، چونکە ئەگەر کورد ئێمەوا بیرەکەینەوە نەک تەنها یەکێتی زۆرینە نەبێ لەم شارە بە هەموو بارێک ئەگەر تەنها یەکێتیش هەر زۆری نەبێت ئەوە پێم وایە لە خزمەتی گۆڕانکاری دەسەڵاتی سیاسی نابێت لە شاری کەرکووک. پارتی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری کردووەتە کەرەستەی بانگەشەی هەڵبژاردن و یەکێتی بە خیانەتکردن تۆمەتبار دەکات. یەکێتیش پارتی تاوانبار دەکات بە پێشخستنی بەرژەوەندی حزبی و بەجێهێشتنی کوردانی کەرکووک لە ماوەی 6 ساڵی ڕابردوو و گەڕانەوە بەلاوازی بۆ ئەو شارە بۆ چنینەوەی دەستکەوتی حزبی. ئومێدی ئەوەکەین کە خەڵکێک لە کەرکووک ئێمە جیا کاتەوە لەگەڵ یەکێکی کە کەرکووکی فرۆشت. دیارە پارتی هەمیشە داکۆچی کار بووە لەسەر مافی کورد لەسەر کوردستان و بە تایبەتی لەسەر کەرکووک و پارتی لەسەر بستی خاکی کوردستان مساومەی نەکردو و ناکات. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا میدیاکانی یەکێتی و پارتی دیمەنی سەدان لە یانگری یەکتریان پیشاندا، گوایە ڕیزەکانی یەکتریان جێهێشتووە و چوونەتە ڕیزی لاکەی ترەوە. کاندیدێکی پارتیش کە ڕۆشتووەتە نێو یەکێتیەوە هۆکاری نیگەرانیەکانی بۆ دەنگی ئەمریکا ئاشکرا دەکات. هەموو تەمەنی خۆمان لە پێناوی ئەم شارەیە قوربانیماندا ئاوارە بووین، بەس ئەوەی کە بینیم ئەو بەتایبەتی ئەو هەواڵانەی مەکتەبی ڕێخستنی گەرمیان زیاتر لە دروشم زیاتر ئیستریان پێنەوە بۆ شارەکە زیاتر ئەوە هەڵوێستی گۆڕین. بەرپرسانی پارتی و یەکێتی هۆکاری سەنگەر گواستنەوەی لایەنگرانیان بۆ لای یەکتری لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا بە حاڵەتێکی سروشتی وەسف دەکەن. ئەمە شتێکی ئاساییە پێوترێ حمەی انتخابی و دواتر پێم وانە بەو دەرەجەیە بێت، بەڵام لە هەڵبژاردن شایە خەڵکێکەیە حەزەکات بێتە لای ئێمە یا لای ئێمە ئاچێتە لایەوە. ئەمە تەسەورەکەم ئەم چەند ڕۆژەی هەڵبژاردنە دوایە ئەوەش کپە بێتەوە و نامێنێت. دەنگ هیچ کات ناکردرێت بە پارە، چکە ئەو کەسەی ئەمڕۆ بتفرۆشیە بەیانی بە کەسێکی کە ئەتکرێتەوە، بەڵام ڕەنگە ئەو بارودۆخەی کە ڕوویدا خەڵک متمانی بە یەکێتی بوون ئەوەیە کە ئەم شاری بەجێ نەهێشت لە دوای واقعەیەکی سیاسی خۆش و تاڵ و هەموو کاتێک بەیەکەوە بوونە، ئەوە فکری سیاسی بەرامبەرەکانی گۆڕی، فکری سیاسی بە پارە ناکردرێ. دوای 2 هەفتە لە هێرشی یەکێتی و پارتی بۆ سەر یەکتری لە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردندا بڕیارە ڕۆژی دووشەمەی داهاتوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام بدرێت و سندوقەکانی دەنگدان پێگەی ئەم دوو حزبە لەو شارە دیاری بکات. دڵشادەنوارە، دەنگی ئەمریکا، کەرکووک.